سڵاو و ڕەحمەت و بەرەکەتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە ئاژینێکی نوێەوە پێتان دەگەمەوە. ئومێد دەکەم هەموو لایەکتان باش بن. ئەم جارە لەگەڵ ستافە جوانەکەی ئاژین هاتوونەتە شاری کەلار بۆ بەسەرکردنەوەی خانمێک کە ساڵانێک ئەزمموی هەیە لە بواری ڕاهێناندا بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. بۆی زیاتر ئاشنابین بەم خانمە ئومێد دەکەم تا کۆتایی پرۆگرام لەگەڵمانە بن. ئەو وەکو داوامی ئاسایی ڕۆژانەی خۆی لە سنتەرێک داوام دەکات. ئێمەش سەردانی سنتەرەکەمان کردووە، بەیانی زوو هاتوونێتە ئێرە و پێکەوە ئومێد دەکەم لەگەڵما بن بۆ ئەوی کە سەردانی بکەین. سلام علیکم. باش خاتونگیان، زۆر سپاس. ژووری بەڕێوەبەر لەکوێ؟ سلام علیکم. چەنی ئۆمۆسەگان؟ باشی، سپاس دەکەم. تەندروستیتان چۆنە؟ سپاس. سەروە بەیان محەممەد فەرەج لەدایکبووی ساڵی 1996 و خەڵکی شاری کەلارە. خاوەنی دوو بڕوانامەیە. سەرەتا بەشی زمانی ئینگلیزی دەخوێنێت بە بڕوانامەی دیبلۆم لە پەیمانگای تایبەت لە کەلار. دوای تەواوکردنی دەخوێنێتەوە بۆ بڕوانامەی بەکالۆریۆس لە بەشی دەرووناسی زانکۆی گەرمیان لەبەرەوەی حەز و خەونی خۆی بووە. 3 ساڵ ئەزمموی هەیە لە خزمەتکردن بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و ڕاهێنانکردن پێیان. لێستادا بەڕێوەبەری سنتەرێکە لەو بوارەدا لە شاری کەلار. پامی بۆ هەموو ئافرەتانەوەیە بەوێر و چالاک بن، هیچ قسە و بربەستێک کاریان لێ نەکات، پیشەکەی خۆیان خۆش بوێ چونکە ئافرەتان بەشێکی گەورەی کۆمەڵگان. سەرواخان خۆشحاڵ بووم کە یەکەم جارە دێنێ کەلار بۆ لای خانمێک. زۆر سپاس دەکەم. لەگەڵ کاروباری سنتەرا چۆنی؟ وەڵام سپاس بۆ خۆ باشین. ئێمە سەرەتا تۆمەم ناساندووە، بەڵام خۆشحاڵە بم کرد کەمێک باس لە ئەزمموی خۆت بکەی چی تاو کردووە. من سەرەتا بەخێراتنتانەکەم زۆر سپاسی کەناڵ پەیامەکەم کەم دەرفەتی بۆ ئێمە ڕەخساندووە. بەخێراتنتانەکەم دووبارە. من ناوم سەروا بەیان محەممەد فەرەجە، دەرچووی بەشی ئینگلیزیم، دیبلۆم هەیە لە زمانی ئینگلیزی و هەروەها بەکالۆرێسیشمەیە لە دەرووناسی. چۆنە یانی لە ئینگلیزیەوە چی بۆ دەرووناسی؟ ڕاستی سەرەتا بەشی ئینگلیزی زۆر خولیای من نەبوو، بەڵام بۆ دەرووناسیەکە حەزی خۆم بوو. دوای چەند ساڵ چوویتەوە هەر کرد؟ بەڵێ سەرەتا زمانی ئینگلیزی خولیای خۆم نەبوو، بەڵام بۆ دەرووناسیەکە زۆر حەزم لێ کرد و خولیای خۆم بوو. حەزم کرد بڕۆمە ئەو بەشە، ئیتر ئەم بەشەم هەڵبژار لە دوای زمانی ئینگلیزی ڕۆشتم دەرووناسیشم تەواو کرد. کاتە ئێستا شادەی دەرووناسیت هەیە و هەر لەو بارەشا کارەکەی؟ بەڵێ لە بوارەکی خۆما کارەکەم. دڵخۆش ئێستا بەکارەکەت؟ زۆر زۆر. چەندێکە خەریکی ڕاهێنان و کارکردنی لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە؟ بۆ ماوەی 3 ساڵ من لێرەم لەم سنتەرە خزمەت بە مناڵانەکەم. 2 ساڵی وەکو ڕاهێنەرێک لە ژووری ئەکادمی تایبەت بووم بەوانوتنەوە بە منداڵەکان و بۆ ماوەی ساڵێکیشە کاری بەڕێوەبەریەکەکەم. کاری بەڕێوەبەریەکەکەی باش. ئێستا ئەنی سەرپەرشتی کۆمەڵک خانمی تر ئەەکەیت. چۆن بوو بواری با بڵین پەروەردەی تایبەت یان بواری کارکردن لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەتت هەڵبژار؟ چونکە بواری دەرووناسیش بوونە خۆی فراوانە، ئەمە شەر خولێ خۆت بوو؟ وایە سەرەتا بڕوانامەکەم لەم بوارە خۆیە بینیەوە و دواتریش لە ئەم بوارە زیاتر وای لێ کردم فێری ئارامیم بکە، فێری میهرەبانیم بکە و لە هەمووی گرنگتر ئەم کارە کارێکی پیرۆزە کە بیت و خزمەت بە مناڵانە بکەیت کە هەر هیچ نەبێت تۆزێک سوودت بۆ مناڵانە بێت. کاتە ئێوە هەڵسوکۆتان لەگەڵ منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە مناڵانە کێن کە ڕۆکەنە لە ئێوە یان ڕاهێنانەوەیان پێک؟ وەکو هەر خۆتت ئەم سنتەرەی ئێمە تایبەتە بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. ئەو منداڵانی کە دێنە لای ئێمە بریتین لە ئۆتیزم بە دەرەجە 1 و داون، ئاستەنگی فێربوون، دواکەوتنی ژیری، دواکەوتنی قسەکردن، فرە جوڵەیی. ئەم منداڵانە ئەم سنتەرەی ئێمە منداڵانە لە خۆگرێ. باشە هەر خۆت کاری تیاکە یان چەند خانمی تر لێرەن یان چەند کارمەند؟ چەند خانمێکی ترمان لەگەڵایە، 6 کارمەندین لێرە، هەمومانیش هەر خانمین. ئێستا خۆتان بەڕێوەبەرن، بەڕێوەبەرایەتی چەند خانمێکی تر ئەکەن. تا چەندێک ئەمەجێی دڵخۆشیە بۆ تۆ کە زۆربەتان خانمن و لەم بوارەیە خزمەتەکەن؟ لێرەدا من وەکو بەڕێوەبەرێک لەگەڵ کۆمەڵێک ئافرەتە کارەکەم
و جێگای یعنی خۆشحاڵیە بۆ من کە سەرەتا هەمویان ئافرەتن و تعاملکردن لەگەڵیانە زۆر زۆر خۆشتر و باشترە و هەروەها جێگای زیاتر دڵخۆشیە کە خانمان لەم وڵاتی خۆمان بەتایبەت لەم شاری ئێمە کەلار کە دەرفەتی کارکردنی هەیە و لێرە چەند ئافرەتێک بۆ بۆنی ئەم سنتەرەوە دەرفەتی کارکردنی بۆ ڕخساوە. باشە ئافرەتان باشترن بۆم کارە؟ بەڵێ چونکە زیاتر ئارامگرن، دڵسۆزترن، میهرەبانترن وەکو چۆنها دایک بۆ مناڵەکەی پیاوان تۆزێک ینی ئارامیان کەمترە لەگەڵ ئەم مناڵانەدا. لە بواری بەڕێوەبردنە جیازی هەیە لە بواری ڕاهێنان تۆ کە لێرە سەرپەرشتی زیاتر مامۆساکانەکەی ئەوانانی خوێنڕێ وایە لێرەدا بەڕێوەبەر ئەرکی زیاترە چونکە من هەر هەمووەکو ڕاهێنەرێک کارەکەم لەگەڵ مناڵەکان و وەکو بەڕێوەبەرێکیش هەم کارەکەم و ئەوەشە هەم لەگەڵ دایکان و باوکانە. ئێمە لێرە مانگانە کۆبوونەوە بە مامۆسایان ئەکرێت و هەروەها هەفتانەش کۆبوونەوەیان پێ ئەکرێ و هەڵسەنگاندن بۆ مامۆسا و منداڵەکانەکرێ ئەمە هەمووی ئەرکە و بەرنامە بۆ ئەو منداڵانە کاتێ دێنە لامان لەگەڵ هاتنیان بەرنمەیان بۆ دائەنرێ بەپێ ئەو بەرنامە لەگەڵ ئەو مناڵانەدا ڕاهێنانەکرێ. کۆنتاکتێکی باشتان هەیە لە ناویەکە بەپێوەی کە بۆ مامەڵە لەگەڵ یەکە کەنە بێ کاری گروپینتان هەبێ کارەکان دابش بکەن ئەمە وەکو بەڕێوەبەرێک چۆن توانیتە خۆت لەوێ سپاس بۆخوا لێرە هەم پێکەوە کۆبوونەوەکەین و قسە لەسەر کار و چالەکیەکانمانەکەین و هەم لە ماڵیشەوە گروپمان هەیە پێکەوە هەم قساکەین ڕاوبۆچوونی یەکتر وەرەگرین ڕاوێژەکەین لەسەر هەندێک کار بۆ نمونە مناڵێک بێت تازە بێ بۆ لامان قساکەین پێکەوە چۆن تەعامل بکرێ چۆن ڕەفتار بکرێ لەگەڵ ئەو مناڵە کە تازە هاتووە چونکە ئەم مناڵانە هەریەکەیان و جیاوازن خاوەن معاناتی خۆیانن و هەروەها لەگەڵ دایکەکانیشدا ئەبێ ئێمە کۆنتاکتمان بێ لەگەڵ دایکەکانەوە بەس کار لەسەر مناڵەکە ناکەن بەڵکو لەگەڵ دایک و باوکەکانیشا کۆمەڵێکی ڕێنمایان پێ ئەدرێت چونکە ئەو بەرنامە لێرە لەگەڵ مناڵەکە بەو بەرنامە کارەکەین ئەبێ لە ماڵیشەوە ئەو دایک و باوکە لەگەڵیا کار بکەن کاتە ڕۆڵە گێڕن ینی هەم لا سنتەرەکەتانە هەمیش بۆ دایک و باوک لەگەڵ منداڵەکانە هەموو لایەنەکان بێکەوە ڕێک بخەن. چەندێک کات لێرە بەسەر ئەبێ؟ من 4 ساعت لێرە کار بەسەرە بن چونکە لە 8 تاوەکو 12 ئێمە لێرە دەواممان هەیە. منداڵی خاوەن پێداویستی تایبەتمان زۆر هەیە لێرە یان زۆر ئەو کەسانی کە لەم بوارەش کارەکەن؟ منداڵی خاوەن پێداویستی تایبەت زۆرە هەندێکیان لێرن بەڵام هەندێکی تریان بەهۆی باری داراییەوە ناتوانن بیان هێنن. ئێمە زۆر ئاسانکاریشمان بۆیان کردووە بەڵام ئەنی هەر چۆن بڵێ ناتوانن زۆر مناڵەکانیان بخەنە ڕاهێنانەوە. باشە ئەمڕۆ سنتەرەکەتان چیتیایە ئەوانە ئەخوێنرێیان چ چالاکیەکی تیاکرێت یان وەروەکو ڕۆژانی ئاساییە؟ وەکو ئەمڕۆوانە ئەخوێنرێت لە سنتەرەکەمان و بۆ چالاکیەکانیش ئێمە زیاتر چالاکیمان لە ڕۆژانی پێنجشەمە کۆتا هەفتەیە بۆ دڵخۆشکردنی ئەم منداڵانە هەندێک ڕۆژ ئەیان بینە شوێنێکی داخراو یاخود ڕێستۆرانتێک یاخود بۆ شوێنێک ئاوا بڵین تازە ئەکرێتەوە ئەیان بین کۆمەڵشتیان پیشانە دەین. تا چەندێکمە گرنگە بۆ منداڵانە؟ زۆر گرنگە چونکە تۆ ئەو منداڵە ئەیبێتە دەرەوە کۆمەڵشتی جیاوازە بینێت هەر ئەوە نییە لە سنتەرەکە و لە ژوورەکەیا بێت لە دەرەوەش کۆمەڵشتی جیاواز ئەبینیە بۆ منداڵەکە زیاتر ئەنی تێگەیشتن و هەڵسوکەوتی باشتر و تێگەیشتنی فراوانترە بێ. باشە من زیاتر لێرە پرسیار ناکەم چونکە حەزەکەم بێکەوە سەردانی مامۆساکان بکەین سنتەرەکە ببینین بزانین وانەکان چۆنە لە بەڕێی پەیوەندی بە ئیشەکی خۆتەوە هەیە دواتریش بڕگەکانی تر پرسیارەکەین فەرموو. فەرموو مامۆسایە بەشمانکەوە. ئەمە پۆلیوانە خوێندنەکانە ژووری ئەکادیمی. سەلام عەلەیکوم باشن چێ مامۆسایگیان؟ مامۆسایگیان ئێمە هاتووینەتە پۆلەوە لەبەرەوەی
کاروباری ڕۆژانەی خۆت لێرەیە و زۆرترین کات لێرە بە سەرەبەیت پێم خۆشە سەبارەت بە منداڵەکان پرسیار بکەم سەبارەت بە هەندێک لە بابەتانی کە پەیوەندی بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە هەیە ئەم منداڵانە ئەتوان وەک منداڵی تر بخوێنن وانیان پێ بترێتەوەیان ئەو تا تەنها ڕاهێنانیان پێکرێت وانەکانی ئەمان زۆر جیاوازن وەکو خۆتە بینی ئەم ژوورە پێشترش پێم وتی ئەم ژوورە تایبەتە بە ئاکە ئەدمی لەم ژوورە ئەوەتانێ چەند ماڵێکی تایە و لە قوتابخانن بۆ نمونە ئەوە تیشکۆمانە لە قوتابخانەیە پۆلی یەکە بەڵام بەهۆی ئەوە کە ئێمە قوتابخانەیەکمان نییە تایبەت بێ بە منداڵانە بۆی پەرە بدەن بە خوێندنیان بۆ وەکو مناڵانی هاوتەمەنی خۆیان بێبەش نەبن ئێمە لەم سنتەرە پەرە بە وانەوتنەوەیان ئەدەین دواتر ڕەوانەیان کینە مەکتەبەکان تا ئێستا ئەنیم بە درێژایی ئێمە لە 2016ەوە ئەزمونمان هەیە لەم کارە تا ئێستا دانراوە ئەم سنتەرانە بەڵام سەرەتا بەڕێخرا بۆ دواتر بۆتە سنتەری دەروون دواتر بۆ سنتەری دایک لەو ماوەدا بۆ 15 مناڵمان ڕەوانی قوتابخانە کردو بۆ درێژایی ئەو ماوە و سوپاس بخوا سەرکەوتوو بوون تایە بەڵام لێرەشا ئەبینی پار بوو مناڵ یعنی ئێوەتان کردووە کە منداڵ ڕاهێنانەوەی بۆ بکرێ بۆی بتوانێت بچێت بخوێنێ وەکو منداڵێکی ئەتر ینی ئەگەر ئەم ڕاهێنانانی بۆ نەکرێ ئەگەری هەیە ئەم منداڵە بێبەش بێ لە مافی خوێندنەوە دوا ئەکەوێ ئێمە لێرە کۆمەڵشتیان فێرەکەین وەکو قوتابخانە ئەسلوب و ئادابینا و پۆلەکان هەمووی لێرە فێرەکرێ ئەم مناڵانە کە خراوە بەرخوێندن ئەیتر تەواو ئەو مناڵە بێتە مناڵێکی چۆن بڵێ هاوتەمەنی خۆی ئەڕوات و شتەکان شارەزایە سوپاس بۆخوا مناڵمان زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە لەم ماوەیە ینی بووینەتە جێگای دەستخۆشی جێگای متمانە لای دایک و باوکەکان مامۆستا ئەبینم لێرە بە گروپین ینی وانە بە مناڵەکانە ئەڵێنەوە لە کاتێکە مناڵی ئۆتیزممان هەیە فرەجوڵەمان هەیە ئەمانش بخوان جیاوازن ینی هەم لە هەڵس و کەوت و ڕەفتار و هەرێکیان نیشانەی خۆی هەیە و ڕەنگە خۆتان شارەزاتر بن چۆن بێکۆ کۆیانەکەنەوە یان ینی ئەکرێوانی تایبەتیان هەبێ لە کلاسەکە من تەنها ڕاهێنان بە مناڵێک بکەم ئێمە بەپێی ئاستی مناڵەکان ژوورەکانمان جیا کردوتەوە وەکو ئەزانی کات مەژووری ئەکادمی بوو بەپێی ئاستی مناڵەکە لەم ژوورە تەنها مناڵی خوێندنی تایە منداڵەکان کە ئەسیان لەیەکەوە نزیک بێت ئەو منداڵانە لە یەک ژوورەدا ئەندرێت مامۆستا لێرە کاتێک دایک و باوک منداڵەکەی ئەهێنێ دڵنیام بە چەندین معاناتەوەیەت خۆشتان کاسکۆ لەگەڵ منداڵانەکەن ئەزان وکو منداڵێکی با بڵێن ئاساینی نانی پێویستیان بە هاوکاریکردن و ڕاهێنانەوە هەیە ئێوە چۆن هاوکاریانە بنیان معاناتی ئەم منداڵانە چییە؟ ئێمە سەرەتا وەکوتم لێرە ئەبێ هەمومان بەدڵێکی فراوانەوە هەمومان خاوەن سۆز و میهرەبانیەکی زیاد لە حەبین بۆ ئەوەی هیچ نەبێتۆ زێ لە معاناتی دایک و باوک مناڵەکان کەم بکەین بۆ ئەوەشە ئێمە بەردەوام لێرەین ڕێنمایی بە دایکەکان هەم لە سنتەر و هەم لە ماڵیشەوە ڕێنمایی بە دایکەکان ئەدەین ڤیددیۆیان بۆ ئەنێرین شتیان بوون بۆی زانیاریان بێ لەسەریان چۆن بڵێ هۆشیارێک بێ بۆ دایک و باوکەکان گرفتی منداڵانە نارێک بێت گرفتی ئەم مناڵانە هەرێکی و حاڵەتی تایبەتی خۆیانیان هەیە ئەیتر خۆتەزانی فرەجوڵێتیایە ئەیDHD وەکو بەوە ناسراوە کە جوڵەیەکی زۆری هەیە و ئاگایەکی کەمی هەیە تەرکیزێکی کەمی هەیە ئەم منداڵانەشە ڕاهێنانی تایبەت بە خۆی هەیە کۆمەڵێک ڕاهێنانی پێکرێ بۆ ئەوەی لە جوڵەی ئەو مناڵە کەم بکرێتەوە بۆ ئەوەی زیاتر تەرکیز و توانایی زیاتر بێتەوە مناڵمان هەیە ئۆتیزم وەکو خۆتان نەزانن دەرەجاتی هەیە دەرەجەی ئاساییمانی کەم بێت توندمان هەیە مامناوەندمان هەیە دەرەجەی توند و مامناوەند و دەرەجەیەکی کەمیان هەیە کەمەکان ئیشکردن لەگەڵیانە باشە ینی ئەتوانن بە ماوەیەکی کەم توانای خۆیان بەڕێوە ببن توانای فێربوونی هەنێشتیان بێت بەڵام مامناوەندەکە کۆمەڵێک شتیان هەیە بێ فێر بکرێن بۆ نمونە و مناڵانە توانانی ئەوەیان نوێ خۆیان بەڕێوە ببن ئێمە لێرەدا ڕاهێنان بەوە ئەکەین لەگەڵ توندەکەیە ئیشکردن زۆر کاتێکە چیتە خۆلێکی هاوینەوە مناڵێک کەنێری بۆ ماوەی 3 مانگ فێری زمانێکە بەیان هەندێک شت فێرە بێ ئەم سەنتەرەش بۆ منداڵانەوەیە یعنی بە کوردیەکەی چنێک کاتێ تا منداڵێک فێری ئەم ڕاهێنانە بێتەوە باری ئاسایی ئەبێتەوە ڕەنگە جیاواز بێ لە وایە زۆر جیاوازن ئەمان منداڵ تا منداڵە گۆڕێ منداڵی وا هەیە زۆر بە ئاسانی ئەتوانێت شتەکان وەرگێ لێمان منداڵی وا هەیە نە قورستر وەریەگرێ هەنێ منداڵمان هەیە ئەو بەرنامەی کە بۆ دایئەنرێ
بە 2 هەفتە فێر ئەبێ بەڵام مناڵی وامان هەیە بە مانگێ مناڵی وامانی ئەڕۆتە مانگ و نیوێک کەواتە ئیشی زیاتر و کارکردنی زیاتری ئەبێ بەپێ ئەزمموی ئیشکردنیشم بخۆم ینی منداڵم بینی وە دوای 6 مانگێ بەس فێریەوە بۆ جوابی سڵاو باتەوە ڕەنگە بۆ منداڵە زۆرە بۆ منداڵان ڕنجماندبوونێکی زۆر وایە ئێمە کەم منداڵ دێتە لامان لەگەڵ دایک و باوکانە قساکەین ئەڵێن کە منداڵێک گەر لەم سنتەرە فێری پیتێکیش بێت زۆرە بۆ منداڵە ئەگەر فێری ئەوە بێ بڕواتە تەوالێت و خۆی پاک بکاتەوە زۆرە بۆ منداڵە داهاتوی ئەم منداڵانە چۆنە واتە کاتێک ینی ڕاهێنانیان پێکرێت جیاوازیان چێ لە منداڵە کە ڕاهێنانیان پێ ناکرێت ئەو منداڵانی کە دێنە ئێرە و ڕاهێنانیان پێ ئەکرێ ئەتوانین بڵین بە ڕێژەیەکی بەرچاو باشە بن ئەتوانین توانای ئەویان هەیە وەکو ناڵین بگاتە ئاستی مناڵێکی ئاسایی بەڵام هەرچۆنی بێت لە هەنێ ڕۆک مناڵ ئاساییەکە بێت بەڵام ئەو مناڵانی کاتێک لە ماڵەوەدا ئەندرێن بێرە حاڵەتەکەیان زیاتر بەرەو خراپی ئەڕوات بۆیە من هەر لێرەشەوە داوام لە دایک و باوکانەیە کە ئەزانم مناڵێکی وایان هەیە میهێنە بەر ڕاهێنان چونکە ئەمە هەر بۆ مناڵی ئۆتیزم هەموو دکتۆرەکانیش هەر ڕاهێنان تەنها چارەسەر ڕاهێنانە بۆ منداڵانە توانن سوودێکیان پێ بگەین و بتوانن ئەو مناڵانە هەرچۆنێک بێت شتێک بۆ خۆیان فێر باشە تا چەند دایکبووەکان هۆشیارن سەبارەت بم منداڵانە و ینی چەندێک هاوکارن بۆ نمونە ڕەنگە منداڵێکی و کاتێکی گەڵا بەسەر برن بەڵام ئەگەر نەچێتەوە ژینگەیەکی خێزانی دروست و پەروەردەیەکی دروست بێگومان ئەنی ڕاهێنانەکان ئێوەش ڕەنگە زۆر ڕاستە ئێمە کە دێن لێرە هەنێ دایک و باوکێ زۆر هاوکارمان زۆر دەستخۆشیشیان لێکن کە هاوکارمان لێرە چۆن ژینگەکەمان بۆ ڕخساندووە لە ماڵی شۆ ژینگەیەکی ئاوهای بۆ ڕخسێنە کە ئەو منداڵە لەگەڵ ئێمە بە هاوکاری ئێمە بەرەو پێش بوون یعنی بەرەو پێشونێکی زۆر بەخۆی بن بەڵام هەندێک دایکەیە ئاوان نییە لەوانەیە ژینگەی باڵی جیاواز بێ کە دێتە ئێرە ژینگەیەکی ترە ئەڕواتە ماڵەوە ژینگەیەکی ترە ئەو مناڵە کەمتر سوود دەبینێ لە ڕاهێنان بێگومان کێشە خێزانیەکان و کێشانەی تریش کە هەیە دوو ئەوەندە ڕەنگە بۆ منداڵان بەتاکید کێشەی خێزانی ئێمە کە دێنە ئێرە لەگەڵیانە پیانەڵێن بە کێشەی خێزانیەکانتان کۆمەڵی شتەیە لە ماڵەوە بتوانن چۆن بڵێ ژینگەیەکی ئارام بۆ مناڵەکان بەڕخسێنن ئەمە بکەینە دەرفەتێ بۆ سوودگیانن بە دایک و باوک و پەروەردەکار چۆن مامەڵە لەگەڵ منداڵانە بکەن هەندێک ڕێنمایی گشتی کە ڕەنگە کاریگەریان هەبێ بۆ نمونە زەبر و زیان تووڕەبوون قسەوتن پێیان گاڵتەکردن پێیان ینی هەندێک شتمان هەیە نەشیاوە لە کۆمەلگایە بتوێن نەچێم حاڵتانە ئەبینی وایە وەڵام تا چنێک کاریگەری هەیە لێرەوە بە دایک باوکانەڵێم هەتا توانن ئارام بن دڵیان فراوانتر بێ لەگەڵ مناڵانەیە بتوانن ژینگەیەکی وای بۆ بڕخسێنن ئەم مناڵە تێدا ئارام بێت چونکە ئێمەوەکو ئەزانین مناڵی ئۆتیزم شڵژانە دەمارێک ئەو دەمارە لە مێشکات تووشی شڵژانێکە و بەدەستخۆشی بەدەستخۆی نییە کۆمەڵێک ڕەفتارەکە ئەو مناڵە بەدەستخۆی نییە کە ئەیکا ئەبێت تۆ ئارام بگری لەسەر ئەو ڕەفتارە ئەبێ فێری بکەیت ئەبێ لەگەڵ یابیت چۆن بڵێ ئەو ژینگەتە بگونجێنی لەگەڵ ئەم مناڵەتە مامۆستاگیان لێرە هیچ شتێکی تر ماوە بۆمان باسکێ بۆی مامۆستاکانی جوانەکە نەگەین وەکو ئەوەشە کە خۆت ئەبینی هەر لەم ژوورە کۆمەڵێک بەرنامە تایبەت بە کاتی مناڵەکان ڕاهێنان وانەوتنەوە پێیان کاتی نان خواردنیان چونکە ئەم منداڵانە خواردنی خۆیان یانەیە هەموو خواردنێک ناخۆن وەکو ئەبینن ئەوە لەو دواوە هەمووی ڕاهێنانی مناڵەکانە هەموو ڕاهێنانەکانیان هەیە و هەر ژووری ڕاهێنانی مناڵەکانیان هەڵواسیوە بۆ نمونە جلوبەرگی مامۆستاکانان جلوبەرگێک لەبەر ناکەن سەرنج ڕاکێش لەبەرەوەی ئەو مناڵانە تەرکیزیان ئەڕوا بۆ جلوبەرگانە خۆیان تەرکیزێکی باشیانی ڕەنگەش بێتە ئێمەش ئەگەر بێت و شتێک ئەوە هەنێ جلوبەرگ لەبەر ئەو مامۆستایە بێ زیاتر تەرکیزیان بڕوا بەرەو لای جلوبەرگەکان بۆیە ئێمە بڕیارماندا جلوبەرگەکانیان بکەینە یەکپۆش و موبایل مامۆستاکان ئێستا کەسیان موبایلیان لا نییە و نابێ کاتم سەر مێزەکەت پڕ بوو لە موبایل نابێ بەکاربێن و بە پێڵاوی تایبەت بەم جێگەوە دێنە ژوورەوە هەمووی ئەگەر تۆ بێت شوێنەکەت پیس کاتە بەڕێوەبردن و ئیدارەدانی جۆرێک لەم معنی کارکردنە تایبەتە چونکە تۆ عنی مامەڵە لەگەڵ ماڵانی تایبەتیشە ئەگەر ڕەنگە جیاواز بێ هەر لە ئیدارەدان ئەگەر ژوورێکیش برس و پیس بێ ئەو مناڵە هەمتیایە نامرتاحە بێ و هەم زیاتر تەرکیزیشی پەرت و بڵاوترە بێ دەستخۆش بە مامۆستاگیان پێ چۆنە بچینە پۆلێکی تر و فەرموون شتەکانی تر ببینی لە خزمەتتانە سەنتەرەکە سپاس دەستان فەرموون ئەمە ژوورێکی ترە و
هاتیشین یاری جۆرا و جۆرمانتیا بینی تا چۆنێک یاری بەشێکە لە ڕاهێنانەوە بۆ ئەم منداڵانە وەکو خۆتانە بینی لەمە ژووری یاریکردنە بە منداڵانە بەڵام ئێمە ئەم منداڵانە هەموو منداڵی نایرین ئەم ژوورەوە چونکە هۆکاری ئەوەیە ئەم یاریانە چەند سوودی بێت ئەمەنە لایەنی سلبیشی هەیە بۆ نمونە هەنی یاریمان هەیە زیاتر وا لەو مناڵاکە تەرکیزی بەربڵاوتر بێت یان جوڵەی زیاتر بکات بەڵام ئێمە ئەم ژوورە بە تایبەت بۆ ئەو مناڵانە بەکارەهێنین کاتێک تازە دێنە سنتەرەکەمان بۆ ئەوەی خۆتزانی ئەم منداڵانە کاتێک دێنە شوێنێکی تازەوە گریان ئەگرین بێتاقەتە بن ئێمە لەبەرەوەی شوێنەکەیان پێی خۆشەویست بکەین ڕۆژەکە ماوەی چارەکێ بۆ 20 دقە ئەم یاریە بۆ بەکارەهێنین تاوەکو زیاتر ئەم ناوی پێخۆش بێ ئەم سنتەرەی پێخۆش بێ بەڵام دواتر کە ڕاهات و لەگەڵ نەکەیە کەمترین کات بەکارهێنی بۆ منداڵەکان ئەمە جۆرێک لە یاریەکان بەڵام هەنێ جۆری یاریمان هەیە بۆ ڕاهێنانەوەی ئەم منداڵەیە ڕەنگە تەرکیزی زیاد بکە یاریەکە بە بەرنامەدانراوە بۆ مناڵە ئەمەیان چۆنە یاریەکان حەزەکەی دواترش پیشانتانە دەم ئەو یاریانە کاتە ئەوانە یاری تایبەتر لەمانە جیاوازن تا ڕادەیەک یاریمان هەیە زۆر باشن بۆ مناڵانە ئێمە دەریشانەهێنین بۆیان واش لەو مناڵاکە تەرکیزی زیاتر بێت چ جۆرە چالاکیەک بۆ ئەمانەکەن و چ جۆرە چالاکیەکیش سوود بەمان ئەگەێنێ یعنی بۆ نمونە دانەبڕن لە کۆمەلگا ئاکرێ بەشداری هەموو شتێک بکەن یعنی ئەگەر کەسێک بێ لەو کاتەوە منداڵەکەی بباتە هەر شوێنێکە بێ ئەم منداڵانە ئێمە وەکو منداڵانی ئاسایی حەزەکەین وەکو مناڵانی ئاسایی تێکەڵ بە کۆمەلگا بکرێت یاریەکان ئێمە لە جیاتیەوەی بیبین بۆیە شوێنێکی زۆر فراوان بێت و ئەوە چۆن بڵێ لەسەر شەقامە بێت و دەرگای زۆری پێ بێ نایبن بۆ ئەوێ ئەیبین هۆڵی داخراو هەیە هەم وەکو مناڵەکانی تر بۆ خۆیان ئەو یاریانە بەکارێنن و ئەیکرێن و ئەکرێ لە داهاتووشا کە ئەم ڕاهێنانە بەردەوام بۆ ئەم منداڵە بگەڕێتە باری ئاسایی و لە دەریشەوە بتوانێت یاریکە عین لەو حاڵەتانە زۆر مناڵ هەیە وەکو مناڵانی ئاسایی ئەتوانێت بڕواتە دەرەوە ئەو شتانی مناڵی ئاسایی بەکارێنن ئەمیش بەکاری بێنێت ناکرێت نکۆڵی لەوە بکەین کە ئەم منداڵانە زۆر جار گیرروگرفتیان بۆ دروستە بێت لە دەرەوە تا چەندێک کۆمەلگە هۆشیارە دەربارەی ئەم منداڵانە یان ئەم نەخۆشیانە ئەناسنەوە سپاس بخوا لەم کاتە وشیاری کۆمەلگا تۆزێ گۆڕانکاری بەسەراتوە لە چاو جارانە چونکە بەهۆی تەکنەڵۆژیاوە و دکتۆر زیاتر وشیار بۆ چونکە ئەم وشیاری ئەداتە خەڵک چونکە ئەم نەخۆشیە لە هەموو جیهانە بەربڵاوە بۆیە هەر کەسێک ئێستا هەر دایک و باوکێک کاتێ مناڵەکەی تۆزێک مەسەلەن ئەبینێت هەندێک نیشانیتیایە ئەمە مەرجیش نییە ئێمە هەر مناڵێک هەندێک نیشانیتیا و بڵێن وڵا ئۆتیزمە نە چونکە ئەمە چەند نیشانەیەک و چەند شتێکی تر لە خۆی ئەگرێ کۆ بێتەوە ئەمجا ئەتوانی تۆ بڵێ ئەمە ئۆتیزمە و نابێ هەموو کەسێکیش تەشخیصی ئەم شتە ئەبێ کەسێک بێ پسپۆر بە شەهادەی هەبێ لەلایەنی باوکێکراوە لە بوارەکەیە تاوەکو دەستیشانی ئەو حاڵەتە بکات کە دەستیشانی حاڵەتەکەی کرد دوایە ئەتوانی بڵێ ئەم مناڵە ئۆتیزمایە خودخاوەن پێداویست تایبەتە یان قسەکردنی دواکەوتووە و وەکو ئێمە هەر خۆمانیش ئەزانین لە کۆمەلگای خۆمانە هەنێ دایک و باوک هەیە چۆن بڵێ تەقەبولی ئەوە ناکەن بڵێ مناڵەکەم ئۆتیزمی هەیە ئەڵێ نکۆڵی لێکە نایهێنێتە سنتەر ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ خۆی لە داهاتووە تا چەندێک چارەسەر دوا بخرێ زیان هەتا وەکو منداڵ بێ و تەمەنی منداڵتر بێ ئەگەری باش بوونەوەی یعنی زووترە خێراتر باشە بێتەوە کاتە داوت چێ لە دایک و باوکان تا چەندێک دەربارەی نەخۆشانە بزانانی عیبە نیە شوورەی نیە چۆن کەسێک تووشی نەخۆشیەکە بێت هەر نەخۆشیێکی تری جستەیی ئەوە ئەگەریشی هەیە کە منداڵێک حاڵەتێکە ئەم ئۆتیزم حاڵەتێکە تۆ ئەو ڕوبەڕووی ئەو مناڵا بێت و تو نابێ دایک و باوک من داواکارم لە هەموو دایک و باوکانی ئەوانی کاتێک مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە ماڵەکەی هەیە و ئەجزانیە من پێم باشە ینی داوام لێیان هەیە ئەو مناڵە کە ئەزانی کە منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتی تایە بە دوای نەخا یاخود دکتۆر پێی وتووە با نکۆڵی لێ نەکە ینی مناڵ کەس سوکاری وامان هەیە سوور یعنی خۆی ئەزانێ ئەم مناڵی خاوەن پێداویستی تایبەتە یاخود ئەم مناڵە داونە کەچی سێرەکەی نکۆڵی لێکات تەنانەت لای دکتۆرەکەش نکۆڵی لێکە شتێکی زۆر داواکارم لیان بە نۆرماڵ وەری بکرن بهێنە سنتەرەکان چونکە سوپاس بۆخوا چارەسەر هەیە تۆ ڕاهێنانی بۆ منداڵاکی بەرەو باشبوونی زیاتر ئەڕوە و هەروەها داواکارم لە دایکان و باوکان لە ماڵیشەوە
ئێمە مناڵی وامان هەیە 4 سعات لامانە ئەم 4 سعاتە 20 سعاتەکەی تری لە ماڵەوەیە ئەبێ دوور بخرێتەوە لە کۆمەڵشت وەکو تەکنەلۆژیا وەکو خوارد ویسم یعنی پرسیارەوە بکەم هۆکاری توش بوون یعنی هەندێ منداڵ هەیە ڕەنگە بە ساغی لەدایک بێ با بڵێن بەڵام دوای گرفتی قسە نەکردنی بۆ دروست ئەمانە عنی هۆکاری تەکنەلۆژیاوانە چنێک یانی ڕەنگە دوو ئەوەندی منداڵێکی ئاسایی کاریگەری هەبێ بۆ ئەمان وایە ئێمە کە ئەو منداڵە لەدایکە بێتو ناکرێت یەکسەر و ئامێرێک لە ئامێرەکانی تەکنەلۆژیا وەکو ئایپاد بێ موبایل بێ تەلڤیزیۆن بێ مناڵ بخەیتە بەردەمی دانیشە هیچ قسەیەکی لەگەڵانەکە هەر لە ماوەشە دکتۆرێک دەرچوو ئەوت ئەو دایکی کە زۆر قسە بکە زۆر بڵێ بێت زۆر سوودی هەیە بۆ مناڵەکە لەبەرەوەی تۆ تا چەند قسە لەگەڵ ئەو مناڵە بکەی ئەو فێری وشەی زۆرترە بێ فێری شتی تازەترە بێ زمان نەک ئایپادێکی بێتە دەست بۆی بێت جەنگ بێت و باڵی مناڵەوای لەکە ئەو مناڵە کپە بێت ئەنی هیچ قسەیە ناکە ئەو مناڵە ئاگایی هیچ نابێت کاتە بشێکی هۆکاری معنی خۆمانین هەڵە پەروەردەکردن ئەوە ئێستا هەروەکو ویستم لەم کەناڵی ئێوە پێیان ڕابگەێنم مناڵیان لە ئامێری تەکنەلۆژیاکان ئەوەکو ئایپاد و موبایل و تەلڤیزیۆن دوور بخەن و مناڵەکانیان لە هەنێ جۆری خواردن خواردنەکانیش بەڵێ ئەبێتە هۆکار بۆ ئەو مناڵە فرەجوڵە بێ وەکو کافاهین وەکو شیرینیەکان ئەم جۆرانە ئەوەی کە لە گەنم دروست بکرێ ئەم جۆرە خواردنانە بۆ ئەم مناڵانە زەرەریان هەیە و دواتر ڕەنگە خواردنی دوکان و کوچبز و میکسی و شتانە یعنی چۆن بڵێن زیانێکی زۆری هەیە بۆ ئەم مناڵانە سا من زۆر جار بە دایک باوکان ئەڵێم کە مناڵەکەت هێنا جۆرە خواردنێکی وەکو میوەیەکی بۆ بێنە باشترە بۆ ئەم مناڵە نەک تۆ بڕۆی چپزیەکیان بیپسیەکی بۆ بێنی دەستخۆش زەرەری هەیە بۆ مناڵەکان و ئارامگرتن وەکو ژینگەی ماڵەوە هەتا وەکو لە مناڵانە تووڕەبی لەگەڵیانە ئەم مناڵە زیاتر عیناد و تووڕە ئەبێت ئەبێ وای لێ بکەی نەرمونیان بی بەمەرجێک ئەو نەرمونیانیشە نەبێتە ئەوەی ئەو مناڵە کۆنتترۆڵت بکە هەموو دایک باوکانەی و خۆیان کۆنتترۆلی مناڵەکە بکەن بزانن چۆن لەگەڵیا ئەجوڵێنەوە تاوەکو ئەو مناڵە ئەو دایک باوکە کۆنتترۆل مەکات و دوای ئەو دایک باوکە نەتوان کاری لەگەڵا بکەن تا چەندێک پەرە بەخۆتەی لەم بوارەیە و هەست بە بەرپرسیارەتێکی لەوەی کە وەکو بەڕێوەبەرێک یعنی خانمێکی لەم بوارەیە کارت کردووە کەسانی تریش ئەو کەسانی کە لەگەڵ تا ئیشەکەن لەم بوارەیە خۆیان پێک بێن بەردەوام لە زانیاری نوێ و لە تەکنیکە نوێیەکان بزانن وەڵا لێرەدا خۆت وەکوەر خۆتان نەزانیش ئۆتیزم یان ئەم نەخۆشیانە بە بەردەوام شتی تازە و نوێگەری تێتر من بەردەوام بە مامۆستاکانم ئەڵێم بەو ستافەی کە لەگەڵیانە کارەکەم بەخۆشمەوە ئەبێ ئێمە چۆن بڵێ زیاتر بخوێنینەوە لەسەر ئەم بابەتانە ئۆتیزم یان هەر ئەم مناڵانی کە خاوەن پێداویست تایبەتن بەردەوام شتی تازە و نوێگەری ئەدۆزرێتەوە بۆیە ئێمە ئەبێت دوان نەکەوین لەو شتە نوێگەریانە ئەبێ بەردەوام بخوێنینەوە بەردەوام سێری ڤیددیۆ بکەین ئەو ڤیددیوانەی کە تایبەتن بۆ مناڵانەی کە هەر بڕۆ لە سێر فەیسبوک و ئەو ئینستاگرام و ئەو شتانە هەمووی ڤیددیۆ بە تایبەت بە مناڵانە یان کۆمەڵێ کار و چالاکی بۆ ئەم مناڵانە ئەکرێ کۆمەڵێ یاری بەڵێ ئێمە هەنێ جارێ سێر ئەو ڤیددیوانە ئەکەین دین لەگەڵ ئەم مناڵانە یا بەکاری هێنی یاخود کۆمەڵێک شتی تازە هەیە دێین لەگەڵ مامۆستاکانیان باسی ئەەکەین کە ئەو شتە تازەیە ئەو شتە ئەمە تازەی سابێ ئێمە زانیاریمان بێ لەسەری بۆ سوودی بەس بۆ ئەم مناڵانە بێت ئێمە یەکسەر ڕۆین نانی چۆن بڵێ لەسەری زانیاری وەرەگرین و تاوتێشیەکەین لەگەڵ یەکە سپاس دەکەین ئیتر بەرەو کاتی کۆتایی داخستنی سنتەرەی ئەوەیە دوای ئەمە خەریکی چێبیت چی ئەەکەیت ساننسیک بۆتەوە لە داخستنی سنتەرەکەمان مناڵەکان ئەڕۆنەوە ئێمە شەڕۆینەوە بۆ ماڵ و پێشم خۆشە ئێوەش لەگەڵمانە بێنەوە بۆ ماڵ سپاس دەکەین مامۆستاگیان زۆر مەمنون کاتە با لێرە کۆتایی ببێنین و مناڵەکانی ژیانی پەلایان و وایە دەستی ئەوەش خۆش بێن سپاس لێرە خۆ دەدەین ئافەرین مامۆستاگیان ماندوو نەبی لەگەڵ تۆ شادڵەکەم بەخێر بێنەوە دووبارە
سپاس دەکەین هاتوونێتەوە ماڵەوە لەگەڵ کاروباری ماڵە چۆنیت سەرەتا بەخێراتتانەکەم بۆ جاری دووەم و سێمیش گەورەتان کردین بە هاتنتان بۆ ماڵمان وەڵا بڵێم بۆ کاروباری ناوماڵ ڕاستی کاتم بۆی داناوە چونکە خۆتەزانی ئافرەت کە لە دەرەوە کار بکات تۆزێک ئەرکی زیاترە و ئەکرێ ماڵ و دەوامی دەرەوەشی هەرتوکی پێکەوە بتوانێ بگونجێنێ من کاتم داناوە ئەو ئیشانەی کاتێک کە زۆر قورسن و بڵێ ناتوانم لە ڕۆژەکانی ترا بیکەم لە جمعان و شەمانە ئەو کارانە ئەنجامەدا هاوسەرگیریت کردویاننا بەڵێ هاوسەرگیریم کردووە مناڵە نییە خۆجارە نەوەڵا جارە خۆی گەورە ماڵ پێنەبەخشین باشەکی هاوکارتە لە پیشەکەتا خێزانەکەت وەڵاهی بە دەرەجەیەک باوکم لەگەڵ دایکمە ئەو دوانە زۆر هاوکارم بوون و ئێستاش ئەمە بۆ ماوەی ساڵ و نیوە کە زەواجم کردووە مێردەکەشم زۆر هاوکارمە ئەوان پاڵپشتێکی باشنە هەر زۆریش بۆ کاری ڕۆژانش بەڵێ زۆر کار من بەردەوام هانیشمەدەن پەرەی پێ بدەم پەرە بە و بوارە بدەم کە لە ناویا کارەکەم یاڕبی بەختەوەر و دڵخۆش بن باشە بەنسبەت هاوسەنگی ئیش و کار ینی دایمەنە پرسیارە بۆ خانمانی کە کارەکەن ڕەنگە قورستر بێ ئەرکیان بۆ ئەمە چۆن هاوسەنگی ڕاگریت وایە من بە حکمیەوەی کە لە دەرەوە کارەکەم و دێمەوە بۆ ماڵ ئەبێ لێرە ئەم هاوسەنگیە من ڕایگرم بۆ منیش زۆر قورسترە چونکە دوو ئەرک لەسەر شانمە بەڵام سپاس بۆ خوا هاوسەنگیە باشم ڕاگرتووە ئەوەی بڵێ لە ماڵەوە بۆ ئیش و کار هەروەکوتم ئەی خەمە ئەو ڕۆژانی کە دەوامم نییە و بڵێ بۆ سەردانیەک شتێک بێت ئەوەشە هەم هاوسەنگیە پارێزم ئەو کاتانە مەسن شەو بێت لێرە پەیوەندی کۆمەڵاتەکان چۆنە سپاس بۆ خوا سەردانیکردن باشە ئیتر هەنێ جار هەیە لای کەس و کار تا ئەڕۆی دائەنیشی ساعتی 2 ساعت و دوایی دیتەوە باشە لە داهاتوودا دەتەوێت چۆن ینی گرنگی زیاتر بە نمونە کارەکەت بێ و ینی یان هەوڵ دانی زیاتر لەوەی کە خۆت لە پیشەکەتا ببینیتەوە بەتاوی بەردەوامبی لە کارەکە ڕاستی تەوێ من ئەمەوێ پەرە بە خوێندن بدەم چونکە ئێستا بە کەلەورێسمەوێ ماستەریش بێنم لە بوارەکەی خۆما ئەوە لە ئێستادا ئەوە پلانمە سوودت لە زانستەکەت بینیوە بۆ کەسانی دەوروبەرت زۆریش زۆر جاری شاوا لە شوێنێک دانیشین هەنێک ڕێنماییەک کوکو سەیەک بۆ دایک و باوکەکانان لە ناو خۆمانە دانیشتنێ قسە و شتەکرێ ئەتوانم بڵێم تا ڕادێک هەنێک شتەیە سادە بێت پێیانی بگەین و سوودێکی بێ بۆیان پێمە چیە بۆ خانمان بەگشتی ینی ئێمە بەرنامەکەمان تایبەتە بە خانمان هەرچەنە ینی هەموو بابەتەکانتانات خێزانی و هەموو بابەتی پەروەردیەکانمان تێدا کۆ کردێتەوە بەڵام زیاتر هەدەفەکەمان خانمانە لە بەرەوەی خانمانێکی دڵسۆز و باشمان هەیە کە سپاس بخوا دەرکەوتون و توانیانە خزمەتێک بە کۆمەڵگە بکەن لێرە پێیان چییە ئەتەوێ خانمان چۆن هەوڵ بن لە ژیانی وەڵا پێیان بۆ خانمان ئەوەیە کە بتوانن ئەوەی بەهرەیەکیە پەرە بداتە بەهرەکەی ئەو نابڵێت ناتوانم یانێک هیچ شتێک نییە لە ئەنی دنیای بژی ناتوانم یان ناکرێ هەموو شتێک هەوڵی بۆ بدەی ئەتوانی تو بەدەستی بێنی دەستخۆش بێ زۆر خۆشحاڵ بووم ئەمێزەکەم بەنامێکی جوانمان کردوێت و کاتێکی باشمان لەگەڵ ئێوە و بینەرانی بەڕێزیشە بەسەر دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەم سپاسیم ستافە جوانەتانەکەم مەمنون خۆشەویستان ئاژین ئەم جارە لەگەڵ سەرواخانە کۆتایی پێدێنم بە هیوای کاتێکی باش ئومێد دەکەم کە تەندروست و سەلامەت بن خواتان لەگەڵ